ناو هۆنیار محەممەد اسماعیل عەبدولجەبارە دانوشتی دۆڵی شاورم گوندی دارەبەن ئیشمان سەوزەکردنە سەوزەی خاوێن سەوزەی بەربیر ئەمە لە سەرەتای بەهارەوە جاری وێ ناگاتە بەهاریش مانجی دوو بەروەسەر یعنی دوو نیوانە لەو وەختە یادەست بەکەین بە چاندنی سەوزە ئەو سەوزانەی لە بەهاردا دەیکەین کەوەرە کەرەوزە مەعدەنووسە سەڵقە تەڕەتیزەیە جەرجیرە تا ڕادەیەک توانیمانە خواستی خەڵکی پڕ بکەینەوە لەسەر سەوزەکان لە هاویناندا خەڵک زۆر داوای تەڕەتیزە و جەرجیری دەکا شپیت و بەڵام ئەو سەوزانە لە هاویندا نابن بە تایبەتی هاوینان کەوەر و کەرەوسەیە سڵقەیە جەرجیریشەیە دێنە پاییزێ تور هەیە تەڕەتیزە شپیت گژنیش ئەو سەوزانە ینی هەرێکە مشتری خۆی ئێستاکنێ گژنیش ئەوانەی سەفەری ئێرانیان کردبی یان لێوێن دەرەژیا بن ئێستا لێرانە بن لێرە بژین خەڵکی وێ هاتیبتە ئێرانە لێرانە زۆر داوای گژنیش دەکا بێتەوە کەسی وایە دێ داوای تەرخونی دەکا بە تایبەتی یعنی هەر کەسە و داوای نەحوە سەوزەیەکی دەکا سەرچاوی ئاوەکە بیرە بیری دەستکردە بیری سووری تقریبان لە 80 متر 90 متر دەگاتە ئاوەشی لەخوای بەزیادبی ئەو ساڵەشنی کێشەی ئاو هەبووە ئاوەکەی مەکێشەی نەبووە سوپاس و هەموو سەنەخوای گەورە دەکەین ئەوە یعنی گومانی زۆر لە خەڵکی دروست دەکرد ئەگەر داهات سەوزیان دەکردی گۆ بە چ ئاوەشی ئاوەدەن وەڵای ئاوی بیرە ئاوەکەی ئاوەشی خاوێنە سەرەتای سەوزەکردنیش مامم لێرانە یەکەو کەس بوو ینی سەوزەی کرد لەسەر جادەی و دەیفرۆشت خواستێکی زۆر لەسەر بوو لە دوای ئەویش ئەمە دەستمان کرد بە سەوزەکردن بەڵام ئێستاشینە عینێم لەو گوندەی یەک نەفەر دەیکرد ئێستاشین تقریبان 8 ماڵ 7 ماڵ دەیکەین سەوزەی لێرانە بەو حاڵەش یعنی خواستی خەڵکم پێپڕ نابیتەوە گلەیەشی زۆر لێ دروست دەبی دەکەن کڕیارەکانمانەوە قسەی کۆتایی ڤار دەیکات.